خۆشەویستانی کورسات گیون سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین لە ماوەی ڕابردوو زۆر ومێد و هیوامان لەسەر جێبەجێکردن یاخۆت یاسای بودجە بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. یاساکە یاخود پرۆژە یاساکە پەسەندکرا و کرا بە یاسا و ڕێکەوتنێکی دیاریکراوی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداشی تیادا جێکرایەوە. ئەو کات وا چاوەڕوانەکرا کە ببێتە مای خێر بۆ هەرێمی کوردستان، بەڵام دوای ماوەیەک بەسەر ئەم پەسەندکردنەدا تێپەڕیوە جارێکی تر هەواڵێکی تر کەوتە ناو ڕاگەیاندنەکان، ئەویشەوە بوو بە بڕیارێک 200 ملیارد دینار بگاتە هەرێمی کوردستان. تا ئێستا خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانیش چاوەڕوانی جێبەجێکردنی ئەم یاسای بودجەن، هەمیش گەیشتنی 200 ملیارەکە. ئەمان هەمووی چیان بەسەر هات بەرەو کوێ ڕۆن؟ هەمووانە کە پرسیارە لای ئێوەی بینەر. ئێمە ئەم شەو لە ڕێگەی بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەڵامێ دێنەوە، باسی کۆمەڵێک پرس و بابەتی تری داراییشەکەین. مامۆستا زۆر بەخێر بێی، سوپاس بۆ دەرفەتە کە لە پانۆراما بەشدار بووی. سەرەتا من لە پرۆژە یاسای یاخود لە یاسای بودجەوە دەست پێ بکەم. قەرار بوو کە بێتە مای خێر بۆ هەرێمی کوردستان، ئەوەی ئێوە بە دوواداچوونتان بۆ کردووە. پابەند نەبوونەکە لە کاملایە، بۆچی تا ئێستا جێبەجێ ناکرێت؟ من نەکرێت لە ئەو پێشەکەی جەنابەت باست کرد لەوە پرسیارێک دروست بکەم. باست لەوە کرد کە ئەمەلێک دروست بوو کە ئەو پارەی ئەگاتە هەرێم. ئەو ئەمەلە کێ دروستی کرد؟ ینی چۆن ئەو ئەمەلە دروست بوو کە فعلەن هەرێم پارەی دەسەکەوێ یا پارەی بۆ دێت، شایستەدارایەکانی بۆ دێت؟ ئەو ئەمەلە هۆکات چی بوو وا دروست بوو کە خەڵک وا تێگەشتیان؟ لانی کەم ڕاگەاندنکارەکان وەکو جەنابەت بۆ ئەم ئەمەلەتان بۆ دروست بوو، سەرچاوەکەی لە چیوە بوو؟ ئەکید وەکو ڕاگەاندنکار ئەگەر وەڵام بدەم و پرسیارەکەت بۆ من بێت، من ڕاستەکەی ئەمەلم پێی نەبووە، ئەزانم دۆخەکە چۆن چۆنیە، بەڵام دۆخێک دروست بووە، وێنایەک لە ئەعلام دراوە بە خەڵکی کوردستان دروست. ئەکید هەندێک لە پەرلەمانتارە و هێزە سیاسیەکان کە گەر بێت و ڕێکەوین لەگەڵ بەغدایە دنیا بێ بە شامی شەریف وەکوی ڕابردوو، وەکو سیرکردنێک بۆ ڕابردوو. لە ڕاستیە ئەبێ ئێمە دوو بابەت جیا بکەینەوە لەیەک. کێ ئەو وێنایی دروست کرد کە دنیا بکاتە شامی شەریف؟ تەبەن لەگەڵ ڕێزم بۆ ئەوەدەکە هەمیشە هەواڵی مژدەبەخشیانەدا بە خەڵک، و لەم ماوانەی ئەخیری شاش سەرۆکی حکوومەت، چ جێگری سەرۆکی حکوومەت، چ ستافی وەفدەکە هەواڵی مژدەبەخشیانەدا بە خەڵک کە فعلەن لە ئەنجامی ڕێکەوتن لەسەر بودجە ئەوە پشتی هەرێمی کوردستان بەو شێوەیە ئەگات، لە کاتێکە ئەوان ناوەرۆکی قانونەکەیان بۆ خەڵک باز نەکرد بوو کە لە ناو ناوەرۆکی قانونەکە کۆمەڵک ئیلتیزاماتی لەسەر هەرێمی کوردستان داناوە و کۆمەڵە شایستەیشی لە بەرامبەر ئەوەدا داناوە. تاوەکو ئیلتیزاماتەکان جێبەجێ نەکرێت، شایستەکان ناگەن. بۆیە من قەناعەتم وایە جۆرێک لە مبالغە، جۆرێک لە تێپەڕاندنیان کرد، چ وەفدەکە و چ سەرۆکی حکوومەت لەم ئاخیرەوە کەوتی مەجلیسی وزەرای عێراقی بڕیاری لەسەرەوە داوە کە 6 مانگ موچە بە ئەسەری ڕەجعی واتە تریلیۆنێک و 200 ملیار بە حسابەکەی ئەوان بەو شێوەیە بوو. دوایش جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوەی ئاشکرا کرد لە مؤتەمەری تەکنۆلۆژیا و زانست کە بەڵێ حکوومەتی اتحادی بڕیارێکی گونجاوی داوە لەسەر نردنی شایستەدارایەکان. ئێمە هەر لە سەرەتاوە ڕامانگەیان چ بە وەفدەکە لەوەیە کە ڕوبەڕوو لەگەڵیان دانیشتین لە هەندێک وێزگەی لە کاتی وجودیان لەو شوێنەی کە ئێمە کۆبنەوەکانمان تیا کرد، و دوایی چ بە نووسین کە دوای ئەوەی ئێمە لە چوارچەوەی تێکستەکانە تەحلیلمان بۆ تێکست کرد و گۆڕیمان بە داتا و بەیانات، و مێژوویەکی پێشینەمان هەبوو لەوەی کە هەرێمی کوردستان لە 2015ەوە باز لەوەیەکە نەود ئەنێرێ، شایستەی دارایی ئەنێرێ، بەتایبەتەوە ئەو تێکستەی کە نابوویان زۆر بە ڕاشکاوانە من بە ڕێزان هەندێک لە وەفدەکەم وت کە دڵنیابن لەوەی لەو تێکستە ئێوە زەرەرەکەن. ئەوان وتیان ئێمە نەخێت دیراسەمان کردووە و لەو تێکستە زۆر ئیسفادەکەین. دیار بووی ئیسفادەکەی کە ئەوان نویست بیکەن یاخود قەناعەتیان وا ببیکەن، غتایەکی قانونیە دۆزنەوە بۆ نردنی نەوتی هەرێم بەبێەوەی هیچ سکاڵایەک. ئەگینا لە ڕووی تەحلیلی داتا و بەیاناتەوە ئەگەر دیراسەیەکی وردیان کردایە لەسەر ئەو تێکستانەی کە هەیە لە مادەی 11 و لە مادەی 10 ئەو مژدە بەخشە با بڵێن خەوە ڕەنگاڵیان بە خەڵکی نەدا. ئێستا دوای پەسەندکردنی دوای کە نەگەیشتنە نەتیجە چی هەیە؟ دوای پەسەندکردنی قانونی موازنە لە مادەی 11 فەقەرەی یەکەم و فەقەرەی دووەم هەیە. لە فەقەرەی یەکەمە باز لە 4 ئیلتیزامەکە لەسەر هەرێم ئەلف با جیمدان، لە هەر چواریانە ئەڵێ
کە دێتە سەرها ئەڵێ ئەگەر ئەم چوارە جێبەجێکرا ئەوە حکوومەتی اتحادی شایستە دارایەکانی هەرێمە نێرێت بۆ هەرێمی کوردستان. لەم کۆتاییانە ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی عەلی عەلاق لە چوارچێوەی جێبەجێکردنی موازنە ڕازینە بۆ هیچ پارەیەک بنێرن، بۆیە بە هەوڵی سەرۆک کۆمار باز هەوڵێکی جدی درابوو لەو بارەوە کەوا ئەو پارەیە بنێرێت. دوایەوە قسەی لەگەڵ عەلی عەلاوی کردبوو، دوایەوە قسەی لەگەڵ کازمی کردبوو، بابەتەکان خستە ئەنجومەنی وەزیران. دەنگدانی ئەنجومەنی وەزیران لەسەرەوە بوو سەرجەم وەزیرەکان دەنگیاندا بوو کە شایستەدارایەکانی هەرێم بنێرێ، بەڵام ئەویان نقل نەکرد، بەرپرسانی هەرێم ئەویان نقل نەکرد، بەڵام ئەبێ لیژنەیەک لە وەزارەتی دارایی تەدقیقی التیزامات و حقوقی هەرێمی کوردستان بکە ئینجا شایستە دارایەکان بنێرێت. لیژنەیەک لە وەزارەتی دارایی شات جگەلەوە هەر عەلی عەلاوی خۆی سەرپەرشتی ئەو لیژنەی کردووە. لە لیژنەی مالی استیزافە کرا بەڕێز وەزیری دارایی پێنجشەمەی پێشووتر کە لەو کاتا پەرلەمانتاران لەوێ نەبوون، من بە کارێک مابوومەوە لەوێ بەشداریم لەو کۆبنەوەیە کرد. عەلی عەلاوی زۆر بەڕوون و ڕاشکاوی بۆی شەرحکردین کە ئەوان لە مانگی یەک، مانگی دوو، مانگی سێ، مانگی چوار تا مانگی پێنج چەندێک داهات هاتووەتە دەست وەزارەتی دارایی، هەمووی داناوە بە نەفەقاتی فعلی. جگە لە سیادیان لێ جیا کردوتە ڕێژەیەک و حاکمیان لێ جیا کردوتەوە، باقیەکان داناوە بە نەفەقاتی فعلی. لەو نەفەقا فعلیە 12.67 داناوە هەرێمی کوردستان. لە مانگی یەک و تا مانگی پێنج مەبلەغێکیان بۆ کۆبوویەوە کە ئەمە شایستەی هەرێمی کوردستانە بێ بدرێ، مقارنەتەن بەوەی کە لە ناو موازنە دانرابوو کە هەرێم چەندێکی بەرەکەوێت. لە مقابلە لە مانگی یەک و تا مانگی پێنج هەرێمی کوردستان هەموو مانگێک وەکو یەکاوەی هەرێمی کوردستان التیزامەکە هەموو مانگێکە بێ 7,500,000 بەرمیل بە سعری سۆمە با عێراق. بەڵام چی گۆڕاوە لە مانگی یەک سعرێک بووە، دوو سێ چوار تا پێنج. لێرە مەبلەغێک دەرەچێت لەگەڵ لە 150 داهاتەکان تەبەن بە تەخمینی کردوێن. ئەوەی جەنابەت باسەکەی وەفدەی کاتبوون بۆ تەدقیقی داهاتە غیر نەوتیەکانی هەرێمی کوردستان، هەندێک ئەرقامیان وەرگرتوو بە زۆر متمانەیان بە ڕقەمەکان نەبوو، بەهەرحاڵ بە تەخمینی وەریان گرتو. کاتێک ئەم دوو مەبلەغیان بەراورد دەکرێت، کاتێک ئەم دوو مەبلەغیان لە یەک دەرەکرد، وەزیری دارایی وتی ئەبێ هەرێمی کوردستان 630 ملیۆن دۆلارمان بداتێ. بەپێ ئەوەی کە جەنابیش بەراوردت کرد دقیق وا بوو، ینی قەزیەکە نزیکەلەوە. چۆن نزیکەلەوە؟ هەرێمی کوردستان وەفدەکەی هەرێمی کوردستان لەوەی کەوان ڕازی بوون لەسەر ئەوەی 250,000 بەرمیل بە سێری سۆمەوە تەسلیم کەن ئالەواتێکەوتون بۆ نمونە. ئەگەر حکوومەتی عراقی 61 دلار نەوت بفرۆشێت، تەمانە بوو کاتێک کە ئەم وەفدەکە هاتبوون لەوێ بوون نەوت گەیشتە نزیکی 61 دلار، هەرێمی کوردستانی فرۆشێ بە 50 دلار. لەو 50 11 تا 12 دلار ئەمەش وەسیقەیەکی دیلۆیتە، قسەی من نییە و قسەی وەفدەکەنی و قسەی عراقی دیلۆیت کە بڵاوی کردووە. ئەڵێ هەمیشە هەرێمی کوردستان 11 تا 12 دلار نەوت کەمترە فرۆشە لە حکوومەتی اتحادی بە کوالیتیەکەی بازاڕەکەی مستەسمرین. لەو 50 دلاری کە بۆ هەرێمی کوردستان مابوویەوە لە 156 ئەڕوا بۆ حسابی شەریکات، واتە 27 دلار و نیوە چێ بۆ شەریکات 22 دلار و نیو ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان 22 دلار و نیو ئەبێ بکاتە ئەبێ ئیزافەی بۆ بکات تا 61 دلار، واتە هەموو 22 دلار و نیوێک ئەبێ 38 دلار و 38 دلار و نیو بخاتە سەر. مامۆستا ئەوەی عەلی عەلاوی مەسەلەن جۆرێک لە پەڵپ و بەربەست نییە. ناجا من ئەوەت بۆ باسەکەم لەبەرەوەی هەرێم لە بری 250,000 بەرمیل نەوت تەسلیمکە ئەقیامی 250,000 بەرمیل واتە نزیکەی 625,000 بەرمیل بفرۆشێت. چکە من لە ئاخر لەحظاکە ئیتر مەلەفی موازنە داخرا لە ناو لیژنەی مالیات دەوای چەند دقەیەکم کرد لە سەرۆکی لیژنە وتم ئەو فەقەرەی سەوارەت بە هەرێم مادەی 2 مادەی 11 مادەی 11 مستحیلە جێبەجێ بێ بەو فەقەرانەی کە نووسراوە. من لەگەڵ ئەو برابە ڕێزانەی کە لەوێ بووین چەند ئەندامێک لە کوردەکان برایانی بەڕێزم کاگوشار، کاک شیروان، کاک جەمال کۆچەر بە ڕاشکاوی وتمان کە ئەو فەقەرەیە قابل بە تەطبیق نییە و هەرێم ناتوانێت ئەو پابندیانە لە بەرامبەر حکوومەتی اتحادیە دەربڕێ، بۆیە دوجار ئێوە بەهانەیەوە دۆزنەوە کە موچە نەدەن بە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە جۆرێک لە تەحەفوزمان هەیە لەسەر ئەو بابەتەوە. فعلا من دەنگم نەدا بەو فەقەرەیە چکەم زانی هیچی لێ سەوز نابێت، تەنها و غیتاء قانونی کە برادران لێرە ئەیانەوێ نەوتی پێ بفرۆشێ. بۆیە پرسیارێکم ئاڕاستەی عەلی عەلاوی کرد، وتم تۆ 12.67 داناوە، بەس ئێمە لە موازنە 13.92 داناوە بە حکمەوەی تێکستەکەمان گۆڕیوە بە شێوەیەک
کە بکاتە لە ساڵ 13.92 ئەو لە وەڵام داوتی سیادەت نایب دڵنیابە لە ساڵ 14 بۆم حسێب کردوون هەر قەرزارە بنەوە لەسەری کە تەفسیلات سیمەکەی ئەو تەقسیمێکی مەتاتی سیاسی و یاریکردنە بە ڕقم یاخود لەواقعەوە نزیکە دقیق حساباتی کردبوو کە ئەوە ئیلتیزام نەوت دیارە بە چەندیان فرۆشتووە لە عێراق 7 ملیۆن و نیوی سابتە یعنی ڕێک ینی پڕبەستوو بوو بە تێکسەکەی بوو محاوەلەی کردبوو کە چۆنێک بێ شتێک بنێرن بۆ هەرێم چونکە لە کاتی موازنە ئەوەی ئێمە بیستمان لە دەرەوەی ئیتیفاقی ناو موازنە ئیتیفاقێکی شەفەهی جنتڵمانانە کرابوو لەگەڵ کازمیە کە ئێوە هەر چۆنێک بێ ڕازی بن بە تێپەڕاندنی موازنە ئێمە لە هەموو حاڵەتێکە نزیکەی 200 میلیاردتان بۆ نێرین بۆیە تا ئێستا برادرانی هەرێم هەر باز لە 200 میلیارەکەن نە زیادیەکەن نەکەمیەکەن چکە تۆ ڕاستەوخۆ مانگانە داهاتی عێراق کەم و زیادەکە لەو کەم و زیادە ئەبێ هەرێمیش بی لەوە بکاتەوە لە 200 میلیارەکە زیاتری بەرەکەوێت یا کەمتری بەرەکەی بەڵام هەر 200 میلیارد هەر باسی 200 میلیارەکەن لەبەرەوەی وعدێکیان وەرگرت بوو کەوا مانگانە 200 میلیارد ئەم وعدە ناچێتە چوارچێوەی موازنەوە لەبەرەوەی وەزیری دارایی سەلاحیەتی سەرف لە دەستی ئەوایە بە هیچ شێوەیە وتی ناچمە ژێرباری ئەوە کە هیچ جۆرە پارەیە بنێرن بۆ هەرێمی کوردستان ئەی حەل وتی ئەوە قەزەیە کە ئەتوانن لە ڕووی سیاسیەوە بابەتەکە حەلکەن سیاسیان قەزەکە حەلکەن من هیچ تا دەخولێکم نییە لێم پرسی لە چ کاتێکە هەرێمی کوردستان پشکی بەرەکەوێ بە حسابی موازنەی تۆ بەڵێ باسییان لەوە کرد کە ئەگەر نەوت ببێتە 55 دلار هەرێمی کوردستان پشکی بەرەکەوێ بەس لە 55 دلار سەرکەوت هەرێمی کوردستان هیچ شایستەیەکی چۆن ئەو ڕقەمە چۆن یعنی بێ خەڵکی کوردستان بەعکسەوە دوعا بکاتنەوە دابەزێ مەسەن ئەگەر بەڵامەوە لە دیوەکەی دیکەوە زەرەکەین چکە لە هەرێم نەوت کەمترە لەو کاتانە کەمتریان دەسەکەی من ئەوەڵم بە خەڵکی کوردستان و بە شاندەکەی هەرێمی کوردستان ئەوایە دیراسی ئەویان بکردایە کە نەوت کە دانراوە بە 45 دلار لەو کاتا 45 حکوومەت دایناوە بە 42 دوایەمە گۆڕیمان بە 45 چکە زیادی کرد چووە 50 ئەوانە ئەوایە وەفدەکە ئەوەندە دقیق بوونایە لە ڕووی فەنیوە هەرچەنە لە هەرێمی کوردستان ئیش بە فەنیات وانە ناکرێت چونکە وەفدی فەنیان لەگەڵا بوو من شایدی ئەویان بۆ دەم کە خەڵکێکی بە ئەزمونن بە تایبەتی ئەوانەی وەزارتی دارایی کە هاتبوون خەڵکی زۆر بە ئەزمون بەڵام نیان هێشت بوو ئەمانە تەدەخل بکەن بۆیە ئەبوایە لە 45 حسابیان کردایە تا هەفتابزان لەکوێ بەرژەوەندیانە و لەکوێ بەڵام وەفدەکەی هەرێم عادەتەن سەرپێی مامەڵەیەەکە و لەوەش ڕوونتر بڵێم کە وەفدەکەی هەرێم زیاتر مەبەستیان بوو غیتایەکی قانونیان دەستکەوێت بۆ ئەوی نەوت بفرۆشن و کێشیان لەسەر بۆ دروست نەکرێت ئەمە جگەل لەوەی لەوە ئەچێ بابەتێکی ئەقلیمیشی تیابێ ئەو قەزەی کە لە فەڕەنسا هەیە بڕفەی تیجارەی فەڕەنسی کە عێراق سکاڵایەکی تۆمار کردو لە دژی دەوڵەتی تورکیا کە دەوای 26 میلیارد دلاری لێکە بە حکمی ئەوەی کە نەوتی لە هەرێم کڕیوە ئەبواە لە ئێستا مەسەلەن لەسەر یاسای بودجە تقریبا ئەگەر خەڵک گواز بێنێت و حکومەت دوازیان هێناوە خۆی ئەو قەزیەیە وابوو یعنی کە سەیری تێکستەکانمانە کردوتمان ئەم دوولایەنە گەیشتونەتە ئەو ئیتیفاقی تۆ لە ماڵی خۆت ئێمەش لە ماڵی خۆمان تۆ نەوتی خۆت بفرۆشە ئێمەش نەوتی خۆمان بفرۆشین بەڵام ئەمە جۆرێکە لە خەڵەتاندنی خەڵک و جەماوەر و هاوڵاتی کە ئەمە لە ڕاستیە پێچەوانەیە لەگەڵ مەبدەئی شەفافیت کە هەمیشان برادرانەی هەرێم باسیەکەن لەگەڵ مەبدەئی چاکسازی کە هەمیشان برادرانە لە سەرەتای پێگەێنانی حکوومەتیان و تا ئێستا باز لە چاکسازیەکەن ئەمە هەمووی ئەو پێچەوانەی ئەو ئەوانەیە و پێچەوانەی ئەو مەبادیانەیە کە ئیعلان یەکەن کە قەناعەتیان بە شەفافیت و چاکسازی و ئەوانەیە زۆر باشە ئەی مامۆستا پرسی 200 میلیارەکە تەنها قسێک بوو و با دیوە سیاسەکەی بخوێنینەوە لە دیوە کازمی پێویستی بەدامی هەرێم هەیە کاگزانە بۆچی ئەم دەنگۆی دروست بوو بۆچی ئەوها بێدەنگی لە بیدایەت ئەوەم باز کرد کە ئەمان لەگەڵ کازمیە ئیتفاقێکی جنتڵمانانیان کردبوو کە کازمی پێی وتون بە حسابی ئەمان چکە ئێمە بیستمان شتەکە گینا لە مەسادری مەوسوقەوە وەرمان نەگرتو بەس وەکو بیستمان کە کازمی پێی وتون با بوجە تێپەڕێ مانگانە من بە هەموو حاڵەتێکا 200 میلیاردتان بۆ نێر بۆیە تا ئێستش کازمی سوورە لەسەر 200 میلیارەکە بەڵام عرقەلە چییە قانونی موازنەیە قانونی موازن ڕێگە نادا لە بەرەوەی علی عەلاوی هیچ مەجبور نییە خۆی تووشی ئەو کێشە بکە پارە بنێرە و هیچ غیتایەکی قانونی بەدەست پرسی علی عەلاوی قانونێکی سەرفە یاخود پەیوەندی بە سیاسیەوە هەیە و نایە ئەو مەرامی کازمی جێبەجێ علی عەلاوی پیاوێکی ئەکادیمیە سیاسی نییە لەبەرەوەی زۆر جار تەسادمیش لەگەڵ لیژنەی مالیەکە پیاوێکی ئەکادیمیە علاقەی بەوە نییە نەسەکە چۆن بێ وا تەفسیرەکە بەڵام ئەوە سیاسەکانی ترن ئەوە بەڕێز کازمیە ئەوە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتە تەفسیرات هەچ کەس بە ئارزووی خۆی تەفسیرەکە وەکو پرۆسەکە علی عەلاویش هەر لە کوتلەی سایرۆ نزیک نییە خود
علی علاوی لە هیچ کەس نزیک نییە پیاوێکی ئەکادیمی بەحتە یعنی کە لای ئەو یەک و یەکە کاتە دوو نەکەمترە لە دوو نەزیاترە لە ئێستا ئەوە ناهێڵێ ژینە 200 ملیارەکە هاتوو بە ئەسەری ڕەجعی پارێ ئەو سەلاحێتی ئەوەی نییە شتێک لە چوارچەوەی موازنە کە تەرجەمەکرێ پارەی یا بنێرێ بۆ ئەوە و نایشتوانێت وەزیری دارایی خۆەوە هەرێمی کوردستان نییە دوای دیوان ڕقابەی مالی لەسەری بە جواب دێنەڵەن ئەم 200 ملیارە لەسەر چه ئەساسێ ناکرێت بڵ شتێکم بۆ خزمان ناک ئەوە خزمان لەوە ئەچێ بەبێ قانون بکرێ بەڵام کاچێتە بابی قانونە و پیاوە هیچ منەتێکی نییە نە بەو پۆستە وانە بە وەزع سیاسی کە هەیە چکە چەند جارێک بڕیاریەوەی داوە کە وازێنانی خۆی پێشکەش بکا بە کازمی بەڵام لێ وەرنەگیراوە بە حکمیەوەی ئەکادمیەکی زۆر بەتوانایە بەڵام لە ڕووی واقعیەوە زۆر جار تووشی کێشە بێ بۆ نمونە یەکێک لەو فقرانەی کە لەگەڵ لیژنەی مالی تووشی گرفت بوو بە غەیری تەفسیری کرد تا هاتە لیژنەی مالی بڕیار درابوو کە ئەو نەوتەی ئەفرۆشێ بە کۆمپانیاکان تاوان بە لە 4000 تاوەکو 4 دلار تا 6 دلار تقریبا نەکاتە نزیکەی 7500 دلار دینار دوایی لیژنەی مالی بۆ زیادکردنی داهاتەکان بڕیاری ئەو 7000 دابوو بە 15000 واتە بەرمیلی نەوت بە کۆمپانیاکان بفرۆشێ بە 10 دلار بۆیە نەوت لەوێ بنزین لەوێ هەرزانە لێرە برادرانی خۆمان بە کۆمپانیەکانی ئەفرۆشن بە سعری عالمی شتێ هەرزانتر لەوانەیە بە 50 دلار بە 45 دلار بە 6 دلار ئەیفرۆشن لەوە ناڕوونیەکە بوو کە هاتە لیژنەی مالیوتی بەڵێ من بەهاڵا چووم کتابێکم بۆ بکەن و تەفسیری قەزیەکە بنووسن تا معالجە و قەزیە بکەم بۆ ئەوەی تووشی گرفت نەبی. ئێستا 2200 ملیارەکە لە نێوان بەڵێنە سیاسەکەی کازمی تەنیاوەکو بەڵێنێکی سیاسی کازمی ماوەتەوە اینجا ئەم برادرانە چەندێک ئەتوانن بەرژەوەندی خۆیان و کازمی بە یەک و گرێ بدەن و کازمی چەندێک ئەتوانێت مجازەفە بەو قەزیەوە بکات چونکە کازمی خۆی بەتەنها نییە پێویستە مەسەن لەگەڵ کوتلەی سائیرون ئیتیفاقێک یا بە شێوەیەک لە شێوەکان بتوانن دەرچەیەک دۆزنەوە بۆ ئەو قەزیە ئەگینا لە ئێستادا کاتی انتخاباتە هەر کەسێک پارە بنێرێ بۆ هەرێم و هەرێم لە مقابلی ئەلتیزام نەکات چونکە ڕۆژانە دیوانی ڕقابەی مالی نەزاها لیژنەکانی پەرلەمان هەموویان ئیعلانیەوەکەن تا ئێستا هەرێمی کوردستان 1 بەرمیل نەوتی تەسلیم نەکردووە و پارەی 1 بەرمیلی تەسلیم نەکردووە و داهاتی ئیتیحادیشی 1 دینار نەگەڕاوەتەوە هەر کەس مجازەفە بکات لە ئێستادا بەوەی پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان نەتیجە انتخاباتی زۆر سلبیە بێت. ئەنی ئەگەر وتیان لە ئەنجومەنی وەزیرانش بڕیاری لەسەر دراوە بە دەنگدان ئەوە بوو کە بۆم باس کردی هەموو وەزیرەکان دەنگیان هەر ناینێرێت علی علاوی ئەڵێ من تعامل لەگەڵ تێستاکەم ڕقمی مادەکە ئەڵێ مادەی 11 ئەلف و با و جیم و دار ئەبێ هەر چواریان جێبەجێبێ اینجا مادەی فقەرەی ها جێبەجێەکەم ئەوەش علی علاوی ناچێتە ژێرباری ئەوەی کەوا پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان بە سەدەقە و خێر و خێرە ئەمە حساباتی دوو حکوومەتە و فشاری شەقامی عراقیشی لەسەر لە ئێستشدا ڕانسە جۆرێک لە کەسبوون هەیە لە دەوامی پەرلەمانە بەڵام هەفتەی پێشوو دەوای ئیسیجوابی وەزیری زەراعەکرا ئیسیجوابی وەزیری مالیە تا ئێسش لە پەرلەمانە بەردەوامە کە داوا ئەکرێ ئەم هەنگاوە بنێ ئیسیجوابەکەی سەرعترەکە ئیسیجواب بکرێ و ڕەنگە بخرێتە دەنگدان ینی من قەناتم وایە ئەگەر ئیسیجواب بکرێ و نایەتە ناو پەرلەمان و ڕاستەوخۆ غیابیان پەرلەمان بڕیاری قالەیەدا بەو شێوەیە ئەگەر 200 ملیارەکە لە قورجی شێراوەکو کوردە واللهی جا خۆزگە هەر لە قورگی شێرا وایە ئێستا کەوتۆتە قورجی کەوتۆتە دەریای بێبن دەریای بێبنەوە مجرد وعدێکی سیاسی و دراوە زۆر باشە مامۆستا کەواتە ئێستا ئەوەی کە خەڵکی کوردستان واقعیان بۆ ئەم مانگە بۆ مانجی داهاتوو تا ئەگەینە سەری ساڵ چاوەڕێی بێت چییە یاخود لانی کەم تا ئەگەینە انتخابات ئەگەر بکرێت من باس لە تێکستەکەم باس لە موازنەیەکەم بە پێی تطبیقی قانونی موازنە ئەگەر نەوت دانشکێت نەیەتە خوارەوە دڵنیابن لەوەی کە لە ڕێگەی علی علاویەوە هیچمان بۆ نایە وەکو وەزارەتی مالیە وەکو پارە بێت ئەوە حتا ئەگەر اتفاقی پشتەوەی سیاسیش بکرێت ئەو ملزم نییە بە اتفاقی سیاسیەوە اتفاقی سیاسی بێ سیاسیەکان جێبەجێ بکەن جال لەسەر چه حسابێگەیکەنەوە ئەوە بابەتەکە سەر بخوێن بەڵام لە ڕووی اتفاقی سیاسیەوە کازمی چۆن ئەو قەزیە معالەجەکە خۆی تەحملی مەسئولیەتەکە ڕاستە لەوە خۆی گروپی نییە مەسەن لەوانەیە کوتلەی انتخابی نەبێ زۆر مشکلەی نەبێ بەڵام ئایا کازمی ئەچێتە ژێرباریەوەی 200 میلیارد
دینار مانگانە بنێرێ بۆ هەرێمی کوردستان لە کاتێکە لە عێراق ئێستا کارەبان نییە، لە عێراق ئێستا ئاو نییە، لە عێراق ئێستا کێشەی بەنزینی محەسەن دروست بووە، لە عێراق بەدەیان گرفتی محافظات هەیە تا ئێستا پارەیان بۆ نەچووە. ئێمە لە لیژنەی مالی ڕۆژانە ئێستا لەسەر گرفتی فروقاتی متەقاعدین گەورەترین کێشە هەیە لەسەرەوەی کە پارە نییە، سیولە نییە. ئەوەی عێراق ئێستا بەدەستیانێت تەبەن ڕۆژانە پارەیەکی باش دێتە بەردەستی عێراق. ئێستا بۆ مانگی پێشوو 9 تریلیۆن دینار هاتوۆتە خەزێنەی اتحادیەوە کە ئەوە بە دەگمەن شتیوا دروست بووە. لەو 9 تریلیۆنە 7 تریلیۆنی مانگانە سەرفەکە 2 تریلیۆنی ئضافەی ئەویش بێتە احتیاتی نەقدی. بۆیە ئەوان ئامادەی ئەمەیان نییە، هەرێم تا ئێستا ئامادە نییە پابند بێ. چکە ئەبووە ئەگەر هەرێم بیویستایە فعلەن ئەگەر بیویستایە نیەتێکی باش نیشاندا هەر لە مانگی یەکەوە ئیلتیزامیە کرد بە هەناردنەی هەندێنەوە. بۆ معلوماتی کاکزانە بۆ معلوماتی بینەرانی بەڕێز عادل عەبدولمەهدی کە ئیتفاقکەوا کرابوو ئەوان 453 میلیارد دینار بنێرن مانگانە. ڕاست. عادل عەبدولمەهدی پابندی خۆی دەربڕی لە ئەوەڵیەوە تاوەکو لابرا موازنەی 2009. بەڵام هەرێمی کوردستان کە دانرابوو 250,000 بەرمیل بدا 250 لیتری نەداوە بە عێراق. عادل عەبدولمەهدی هەموو جارێکە وەفدەکانی هەرێمی بینی لە ناویانە فراکسیۆنەکان تەکلیفیەکە لانی کەم 10,000 بەرمیل بنێر 10,000 بەرمیل. تۆ 250,000 بەرمیل لەکوێ 10,000 ئەوت بەس 10,000 بنێرن بۆ اون حجەم هەبێت لە بەرامبەر ئەوانەی کە معارضن بەڵام شتێکە نێرن بەس وەزعیان وایە و ئەمەیە و کێشەیە و گرفتە و التیزاماتی تریانە. هەرێم ئامادە نەبووە 10,000 بەرمیل مانگێک بنێرێ، هەرێم ئامادە نەبووە 10,000 لیتر، هەرێم ئامادە نەبوو لیترێ بنێرێ کاکزانە. اینجا چاوەڕێی چیەکە؟ ئێستا کەواتە ینی ئەگەر بەس مەبسانی لە ڕووی ڕقەمی و فەنیاتەوە بەڕێزت پێت باشە مەسەلەن هەرێم پابند بێکە وەکوی علاوی هەرێم ئەگەر پابند نابێ بۆیە ئیتیفاقیەکە کاکزانە، ینی هەرێم ئەگەر پابند نابێ بۆیە ئیتیفاقیەکە بۆ بە نوێنەرانی هێزە سیاسیەکان ئەو هێزانەی کە لە ناو حکوومەتان بۆ پیانەڵێ کە پابند من و بڕۆنە ناو قانونی موازنە و دەنگی پێ بدەن. ینی بۆ ئەڵێ دەنگ بابی وتایە با هێزە سیاسیەکان بایکۆتی قانونی موازنە بکەن چۆن لە ساڵی 2014 موازنە نەبوو. بۆ لە 2016 و 17 مەسەن بایکۆتی قانونەکەمان کرد. بۆ لە 18 بە هەمان شێوە گرفت دروست بوو. ینی هەرێم بۆ دێت وەفدی هەرێم بۆ دێتە بەغدا ئەگەرەکە گەورە ئەکا لە بەرچاوی بۆ دێتە بەغدا ئەگەر پابند نابێت بۆ ئیتیفاق کا ئەگەر پابند نابێ پێ کە ئیتیفاقی کرد مەفروض وایە العقد شريعة المتعاقدين أما قاعدة قانونية أوي كلسر تكس هي يا نيكات يا ككد يبي بابن بيبي أما جورتين كشيء دروس كردوا كأجزانا تا استا مثلا لكاتي مناقشة أما سيمانغ وفقرية دوا كوتوا مثلا لما نجي دوانزا لبسوشتي دوانزا موازنة جيشتو تلاقي أما تقريبا لبداية شوال لو أواخر السنة يعني سيمانغ قانوني موازنة ئەزانی یەک مانگی بەهۆی مناقەشەکردنی ئەم بابەتەوە بۆ کە ئایا هەرێم پابند دەبێ یانە ڕەئی لە سەدا 99 ئەوانەی کە مناقەشیان کردووە لەگەڵ ئێمەوتوانە هەرێمی کوردستان پابند نابێت بە تایبەتی ئەگەر نرخی نەوت بەرز بوویەوە هەرێم مستحیلە پابند نابێت. ینی بە هەرێم بۆ حەلبوسیش ڕاست بوو نەنا بۆ ئەم هەرێم بۆ ئەم متمانە لە دەستدانەی زۆر لا ئاسان بووە کە لە ساڵی 2015 لە ناو تێکستەکانە تیاتی هەرێم 250,000 بەرمیل تەسلیمەکە مانگیەکە و مانگیە نایکە ساڵێکا و ساڵێ نایکە لە دوجارە متمانەی لە دەستداوە چکە تۆ لە مەودووە چۆن بە خەڵگەڵی چۆن بە خەڵکی ئێمە لە 2009 زۆر تەکلیفی ئەوەمانە کرد چکە فەقەرەی جیمی تیا بوو هەر چۆنێکەیە با بڕوان لە بەروی هەرێم التیزامی هەیە و قەرزار بۆ چیوانە وتیان ئێمە ئەوە ئەزانین بەڵام دڵنیاین هەرێمی کوردستان پابند نابێ بە اتفاقاتی خۆیەوە چکە اتفاقاتانە یەک جار نەکراون کاکزانە خۆزگە کەسێک دیراسەیەکی لەسەر اتفاقاتی هەرێمە کرد لەگەڵ بەغدا بزانێت کێ سەبەبکاری ئەساسیە چکە من ئێستا بیڵێ مەڵێن تۆ سەر بەهێزێکی ئۆپۆزیسیۆنی یا هەر بە تاریخ لەوەتی من لە بەغابووم هەمیشە وتومە خەلەلی ئەساسی هەرێمی کوردستان عێراق بێ کێشە نییە لەو ئیتفاقانە ینی عێراق پشتی هەیە لە خەلەکان بەڵام ڕاست و ڕەوان ینی بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ڕاشکاوی پێیان بڵێم سەبەبی ئەساسی اتفاقەکان جێبەجێ ناکری هەرێمی کوردستان و برادرانی هەرێمی کوردستان پابند نابن بە هیچ تێکستێکەوە پابند بن فعلا زەرە دەکەن وەکوی سەرەتایەوە ینی لەمەی کەڵیان چونکە ئەم حاڵەتەی ئێستا فعلەن ئەو فەقەرەیە زۆر زەرەریانە ئەو فەقەرەیە زۆر زەر بەس بۆ کردیان خۆیمە پێمان وتم ئەم فەقەرەی زەرەری ئێوەی تایە
دڵنیابن لەوەی زەرەریتیایە ینی هیچی کەنەما بۆ قورآانێکیان بۆ بەرین و بڵێن بەم قورآانە زەرەکەن مەیکەن بەڵام ئەوان سوور بوون لەسەرەوەی بیکەن لەبەرەوەی ئەوان لە هەرێمەوە کە هاتون بۆ هەدەفێک هاتبوون غیتائێکی قانونی بۆ فرۆشتنی نەوت بەدەست بێن و بەدەستیان هێناوە ئەنجا ئیتر نەتیجەکەی چۆنە ئەوە یەکە لە دیلۆیت کاگزانە حکوومەتی عراقی ئەڵێ من ئامادە نیم مەسن باسیەوەمان کرد نەوتیان لێوەرگن تیان ئێمە نەوتیان لێوەر ناگرین لە جیهان چکە ئەبێ کولفەیشیان بۆ بگەڕینەوە $5.80 کولفەی نقلکردنی 1 بەرمیل نەوتە کاگزانە لە حەسیرەوە تا خۆرمەڵە کولفەی نقلی نەوت $16 عێراق کولفەی نقلی نەوت $1.09 لە حەسیرەوە تا خورمەڵە لە حەسیرەوە تا خۆرمەڵە کولفەی نقلکردنی یەکتەن عفو $16 ئەن بە کولفەکەیە ئەی بەغا کولفەی نقلی نەود لە خۆرمەڵەوە تاوەکو جیهان $5.08 کە نیوەی بۆ شەریکەی ڕۆزنەفتە بەشەکەی تریشی بۆ شەریکەی پێم وایە شەریکەی هەرێمی کوردستان یەکێک لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان سەر بەود و حیزبەت دەسەڵاتدارەیە لەبەر مەقامی جەنابەت ناوەکە ناهێنم شکلم نێرە بەرەی ئازادە ئەگینا لە کەناڵی دیکە بۆە زۆر بەڕاشکا و ناوی کۆمپانیاکەم بۆی دوای گلەیتان لێ نەکرێت لە کەناڵی عێراق $1.09 کار ئەڵێ من ئامادە نیم $5 ئێوە ئیتیفاقی سیاسیتان تێکەڵی ناو ئیتفاقی دارایی و ئابووری کردووە بۆی دەعمی ڕۆزنەفت و ڕووسەکان بەدەست بێنن پارەیەکی بەلاشتان قسۆتە بەردەستی ڕۆزنەفت کە نەوتی پێ نەقڵ بکاو بۆریەکە بەحساب لە سان 60 چەندێکە هی ئەوە باقیەکەی تری مەسەن کۆمپانیایکی هەرێمی کوردستانە هەر ئەوەش نییە بە زمانێکی زۆر سادە بیڵێن قوڕی کردو بەسەر دارای هەرێمی کوردستان و معاش خەڵکە من بۆیە باسم بۆ کردی لە $50 $27.5 ڕوا بۆ حسابی کولفەی شەریکات ئەنجا تۆ سەیری ئەوە بکە وەزی هەرێم ئاسایش نییە و ئەمین و ئەمان نییە ئەو هەموو شەریکە سکوێرێتیەی هین هی پارێزگاری لە بۆرێنەوتەکانمان بۆچی تەنها لەبەرەوەی ئەم سیاسی و ئەو سیاسی دەوڵەمەندکەن لەسەر حسابی قوتی خەڵک ئەی هەرێمی کوردستان لە وەزارەتی بەغاش ئەو کۆمپانیا سکوێرەتیان هەیە لەبەرەوەی وەزعەکە کۆمپانیا سکوێرەتیان نییە نەخێر ئەوان هین با بڵێن شورتە ئیتیحادی حیمایە ئەو هینانەکە زۆربەی لە بەسرەوە ڕوا لەبەرەوەیان کێشەی هینیان نییە لە منطقەی بەسرەوە ئەو یعنی هەرێمی کوردستان هەندێک لە داتاکان باز لەوەکە 400,000 خەڵک موچە لە وەزارەتی پێشمەرگە وەرەگرێ ئەو بە شێوەیان تیان نابێ حیمای بۆریەکانمان بکەن تا دێنە کۆمپانیای سکۆرەتی لیوایە دوو لیوای نەوت و گازێ ئەو دوو لیوای نەوت و گازە بۆچی دروستکراون شەریکەی سکوێرەتی تا ئێستا حیمای شەریکاتەکە و حیمای منشعاتەکە بەراوردێکت کرد لایە مامۆستا مەسەلەن لە هەرێمی کوردستان 1 بەرمیل نەوت چەند بۆ عراق ئەمێنێتەوە لە هەرێم چەند دەمێنێتەوە یعنی ئەوەی کە هاتوۆتە ناو لیژنەی دارایی عەقدەکان گرفتیان تایە عەقدەکان جیاوازن هەرێمی کوردستان لە 156 بۆ حسابی شەریکات لە 144 ئەمێنێتەوە بۆ حسابی هەرێمی کوردستان لە عێراق عەقدەکە جیاوازە عەقدی خدمەیە یعنی لە 90 سنتۆتیایەتی کە عێراق بەرمیلێک دەرێ بۆن منە 100 بەرمیل دەرێنێ و هەرێمی 100 بەرمیل نەوت دەرێنێ هەرێم لەو 100 بەرمیل نەوتە 56 بەرمیل نەوتی ڕوا بۆ شەریکان 44 بەرمیل نەوت دەفرۆشێت ئەگەر 44 بی یا بە $100 ئەکاتە $4,600 لە یەک ڕۆژە ئەگەر عێراق 100 بەرمیل نەوتی دەرهێنا حسێب کە لە 90 سنتۆ ینی نزیکەی دۆلارێکە چێتە کولفەکەی تا $6 من $6 حسێب بکەم قەیناکە لەبەر خاتری چاوی کاڵی برادرانی هەرێم کە هەمیشە 100 بەرمیل $6 کاتە $600 یعنی 100 بەرمیل $100 کاتە $10,000 لە $10,000ەکە $600 کەواتە $9,400 مێنە لەو چەندی مایۆ $4,600 مایۆ کەواتە ڕێک بەرامبەرن ئەوەی بۆ عێراق ئەمێنێتەوە لەوەی کە ئەیفرۆشێ زۆر بەرژەوەندێتی مەسەن شەریکەی سۆمۆ ئەوانەکە ئەومان لەبیر نەچێت کە عێراق ساڵانە نزیکەی 15 تا 20 ملیار دلار کولفەی ئینتاجی نەوت ئەدا بەڵام ساڵانە نزیکەی 80 تا 90 ملیار دلار نەوت دەفرۆشێ هەرێمی کوردستان ئەمە بە تۆتەڵ هەرێمی کوردستان چەند بۆ ساڵانە هەرێمی کوردستان ساڵانە ئەگەر بایی 40 ملیار بفرۆشێ 20 ملیار 25 ملیار داتە کولفەی شەریکە کەواتە ئەوەیە دارایی هەرێمی کوردستانی ئەمەیە کاتخۆی ئەم عەقدانەیان کە کردووە کە ئێستا ناتوان پاشگەز کە بە لە ڕێگەی یاسای بودجەوە قیتاعێکی قانونیان هەیە مامۆستا توانن چی بکەن لە چاکسازیکردنەکەیە
مثلەن چی کەم بکەنەوە چی ئەو کاک و ئەم کاک کەم بکەنەوە مثلەن ئێمە لە محاسبەی شەریکە لە محاسبە بابەتێکمان پێ ئەڵێ کولەفی متەغەیرە و کولەفی سابتە ئەوانەی کەوا کولفەی سابتن ئیتر ناتوانانی لەوە زیاتر کەمیکەیتەوە کولەفی متەغەیرە مەسن ئەوانەی نقلی بەرمی لە نەو دەتوانن بگۆڕن بەڵێ ئەتوانن کۆمپانیا سکوێرەتی بگۆڕن بە ئەمانە قابلی گۆڕانکاری قابلی گۆڕان ئەمە کولەفی متەغەیرن ئەتوانن مەسەلەن نەوتی حەسیرە بە شێوەیەک لە شێوەکان ئایا هەل لەوێ پاڵاوگەیەکی بۆ دانێن و پاڵفتە بکرێ هەرچەندە نەوتەکەی هەرم کوالیتەکەی ئەیPMەکەی ئەو هینە نییە کە بتوانن بەڵام ئەتوان نەوتی حەسیرە و نەوتی گەرمیان هەل لە ڕێگەی عقدێکۆ لە کۆمپانیای کاتی خۆی مەسفایەک بکرایەتەوە یا ئەوە تەخسیسکەن بۆ مەسما بۆی ئەو کولفە زۆرە نقڵی نەچێتە سەر کارکاری ینی کۆمەڵی کولەفی متەغەیرەمان هەیە ئەتوانن بەڵام ئایا ئەم نەوتە تەناهی حکوومەتە یاهی بەرپرسانە یاهی حیزبە ڕون و ڕاشکاو ئەم نەوتەی هەرێمی کوردستان کە دەریە لە نەوتی خەڵکی کوردستان و گوێزراوەتەوە بۆ نەوتی حیزبی کوردستانی لە ناو حیزبی کوردستانیشا گوێزراوەتەوە بۆ هەندێک بەرپرسی سیاسی کەواتە چارەسەری زەحمەتە چارەسەری بەم عقلێتەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە ممارەسەکرێت زەحمەت باشە مامۆستا دۆخی دارایی عراق بەو کورتێنان هەبوو بەو دۆخە لە ئێستادا دارایی عراق لە ڕووی داهات وەرگرتنەوە لە باشترین حاڵەتیاتی چکە مانگانە نزیکەی 9 تریلیۆن دینار دێتە حسابی بە تایبەتی 7 تریلیۆنی سەرفەکە بۆ خەرجی و بابەتە پێداویستیەکانی حکوومەت و ئەو قەرزانەی لێ ئەداتەوە نزیکەی 2 تریلیۆنێکیشی لێ ڕاتە حسابی احتیاطاتی نقدی طبعا آخر إحصائية بنك مركزي كبأية ميداوة 61 مليار دولار احتياطاتي نقدي يعني أو كاتي كبوجتان بسن كرت شنبو تقريبا لتشلو حوتو أوانا لتشلو حوتو يعني باركة زيادة كده باركة لإستا آخر لقاء من لقل طبعا وزيري دارائي من بيني بدوايا محافظي بنك مركزي من بيني بو معالجة كدني مسألة دولار چکە کۆمەڵێک معالەجەمان ئێمە داوا کردبوو کە ئەو لە ئەوش بەشێکی بێ باسیەکەی ئێستا بەڵام ئەو لە سابستوێ باسی کرد کە ئێستا احتیاطاتی نقدیان گەیشتووەتە 61 بە هەموو حساباتەکەەوە طبعا کاڵین احتیاطاتی نقدی سێشتە حسابی SDR حسابی ئاڵتونە کە عێراق 106 تن ئاڵتونی هەیە دوو گەورە کۆمپانیای نەوت پاشەکشیان کردەوە هیچ کاریگەری ئەبێ لەسەر مەسەلەی نەوت ڕۆژە ڕابردوو ئەعلان کرا عێراق فرسەتێکی ئیسیسمالی زۆر گەورەیە تا ئێستا شەریکات مەسەن ئەگەر ببینی هەم دووە لە وڵاتە عەرەبیەکان داکۆکیەوەکەن کە پشتیان هەبێت لەو کەکەی هەیە عێراقە و هەم ئەم شەریکاتانە ڕۆن شەریکاتی دیکە دێنە ناو گرفتێک دروست نابێت بڕوان ناکەم گرفتێک بۆ عێراق دروست باشە مامۆستا بینە سەر پرسی دۆلار تا ئێستاش مەسەلەن ڕۆژانە هەڵبەزوو دابەزەکان نرخی دۆلار یعنی بەیانیان لە کاتژمێرنەوە بۆ تا 12 گەرمترین هەواڵ نرخی دراوەکانە کەپێندی بە ژیانی ڕۆژانی خەڵکی ئێستاش خەڵک پێی وایە دا ئەبەزێ نەخێردا نابەزێ بەرزترە بێ لە دەست دەرەچێ ئەماشیکردنەوە زانیاری چی هەیە ئەم قەزەیەکی تازە نییە من زۆریشم لەسەر نووسیوە لە 2016 لەسەر نووسیوە لە 2016 تازە ئێشەکەی بە خەڵک گەیشتەوە لە 2016 مەقالێکم نووسی بوو لەسەرەوەی بانکی مرکزی بە بەرنامە ئەوێ نرخی دۆلار زیاد کە بانکی مرکزی تەوان تەسیحەکە عەرەبی بوو کتابێکیان ئاڕاستی لیژنەی مالی کرد کە ئەو تەسیحە لە ئەنجامی هەموو ئەو بەڵگانم بۆ ناردن کە ئەوان باسییان کردووە کە ئیگۆڕن بەڵام هیچ کام لە بەرپرسی بانکی مرکزیەکان لەگەڵ سەرۆکی حکوومەت تەمەنەمە بێ بە هەماهەنگی بکرێ نەچوونە ژێرباری ئەو بڕیارەی کە دۆلار بگۆڕن چکە کاتی خۆی ئێمە لە بیدایەتەوە 150,000 بوو دوای 150,000ەکان هێنا 126 بۆ 180 دوای هێنایەنە 116 بە تەدریج لە 116 دیسان بەرزیان کردووە بۆ 180 دوای بۆ 1992 دوایی آخر بڕیار کە داویانە ئەم بڕیاری تەنها خودی عێراق نیە ئەم بڕیارە بانکی دەولی سندوقی نەقدی دەولی لەگەڵ عێراق بە تایبەتی وەزارەتی دارایی ئەڵێ ئەم دۆلارانە هی خۆمن نەوتم فرۆشتە و دۆلارەکانم بۆ هاتۆتۆ لە بەرەوەی بە بانکی مرکزی و تۆ من دۆلارە چیتر بارزان پێ نافرۆشم تا تۆش بخەیتە بازار بە هەرزار وەزارەتی دارایی طبعا ئەمە مناقەشەیەک بوو وەزیری داراییمان بان کرد دوای محافظی بانکی مرکزی وتی من بەڵگەنامەیەکم بە وەزیری دارایی واژوو کردووە کە ئەبێ بۆم بنێرێ ئەوان لەسەر داوای ئەوان دۆلار بەرز گرانەکرێ کە ئەوان ئەڵێن ئێمە لە 146 بەکەمتر نایفرۆشین بانکی مرکزی تەمان دوای مداولەیەکی زۆر قرار وابوو لە بیدایەتەوە 125 بێ دوای بڕاتە 135 دوای بڕاتە 145
باش بانکی مرکزی باسی 160 ئەکا بانکی دەولی سندوقی نەقدی دەولی باسی لە 130ەکە عێراق خۆی باسی لە 145 کرد بەستی با بە تەدریج بەرزیکەمەوە ڕاوێژکارەکانی وەزارەتی دارایی و نەقدی دەولی و بانکی دەولی باسییان لەوە کرد کە ئەگەر بە مەراحیل بیکەی ئینهیاری نەقدی لە عێراق دروستە بێت چکە کەس متمانەی نامێنێ بۆیە بڕیار درا وەزارەتی دارایی بە 146,000 دۆلارەکانی بفرۆشێ بە بانکی مرکزی بانکی مرکزی دووبارە بیگۆڕێت و هامیش ڕبحێکەوێ بیا بە 147 بە بانکەکان یا بە 45 و 46 بوو پێشتر سەرەتا لە بە 46 فرۆشت بانکی مرکزی ژەیدا بە بانکەکان بە 47 بانکەکانیش بە هامیشێکی ڕێبح بە 500 دینار بە 300 دینار بە 600 دینار ئەیخەنە بازارەوە بە حواڵە تەمە دوو ئینوانەیە حواڵەمان هەیە و نەقدمان هەیە نەقدەکە کەمە تەمەن لە بیدایەتی قەرارەکە نەقد بوو بە سەفر بۆ ماوەی زیاتر لە 15 ڕۆژ ئەگەر کەسێکە بێ متابعی مەزادی عملەی کردوێت لە بانکی مرکزی حسابی نەقدی ینی فرۆشتنی بانکی مرکزی بە نەقد بە هاوڵاتیان یا بە بانکەکان بوو بە سفتەنە حواڵە مابوو حواڵە بۆ داخلی عراق نییە دوایی هەندێکی دێتەوە عراق بۆ دەرەوەی عراقە بە تایبەتی بۆ ئەوانە ئیسیراداتەکەن لەمە وەزارەتی دارایی مەبەستی چی بوو وەزارەتی دارایەڵێ من دوو مەبەستم هەبووەوە یەکەم کورتێنانی بوجەی پێ پڕکەمەوە دوو هەرزانی دۆلاروا لێ بکەم کە بتوانم منافەسەی دووەلی جیوار بکەم لەوەی ئەو کاڵا و کەلوپەلەی ئەوان کە بە هەرزان دێت من لێرە وا بکەم لەوەی بە گران ئەو کاڵەیە بێت بۆ ئەوەی منافەسەی ئینتاجی محەلی بکە بۆیە ئێمە وەزیری دارایی ماما کردوتان ئێوە ئەمەتان باس کرد لە وەرەقەت بەیضاء بەڵام ئەم نەتیجە نەهات وتی ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە پەیوەندی بە شتێکەوە هەیە بۆ دۆلار وای لێ هات کارزان لەو کاتەی کە حکوومەتی ئیتیحادی و بانکی مرکزی کە بڕیاریان داوە دۆلار بفرۆشن بە 147 عالەمیەن ئەسعاری شت گۆڕا مەسەلەن لە سا چلی ئاسن گران بوو لە ساسەی دەرمان گران بوو عالەمیەن بۆیە بوو بە دوو قەزیە یەکەم قەزەی دۆلار لە ناو عراقا گران بوو دوو عالەمیەن لە بۆرسەی عالەمی ئەوەی بتوانێت متابعی بۆرسەی عالەمی بکە هەموو دنیا مەسەن ئاسن ئێستا گەر بڕۆی لە ئاسن فرۆشەکان پرسیار شیش گران بووە شیش بۆ گران بووە هەندێکی ئەڵێن ئەمە دۆلار وای بەس هەندێکی ئەڵێن نا لە مەزدەر جا نکتەیەکی خۆشی بۆ بگەرمەوە کە برادێک بنێشتی کوردی فرۆشت بوو لە ماوەیە وەسفی کردبوو بۆ ئەوەی کە لەیەک ڕێوتوی ئەم بنیاشتە خۆم لە دارەکە هێناومە و خۆم کردومە و خۆم کوڵان و ئاوا خۆماڵی خۆم پێدەفرۆشم بەس ئەویش لێ پرسی ئەی بۆ گران بۆ وتی وڵی دۆلار گران بووە ئێوتی ماڵاوە تۆ لە بانیۆڵی خۆم کردومە خۆم لەدار کردومە چ علاقەی بە دۆلار هەیە ئەم حجەی دۆلار سنەوە دێت ئەم حجەی دۆلار گران بوونە کراوە بە شەماعەیەک بۆ شتەکان ئەگینا بەشێکی زۆر لە بۆرسای عالەمیە هەموو مەواد گران بووە چ دەرمان چ ئاسن چ شەکر چ بابەتە پێداویستیەکانی در لە ئەسڵا لە منشەوە گران بووە بۆیە ئەم دوو قەزیە دای لەیەک ئاوای کرد کە وەزعێکی هەندێک زاریاری ئەکاتێتە 150,750 و ئەمە ئەو ڕقەمانەی بینی مەسەن هەندێک شت هەیە هەر کاگزانە قەزیەکەی عراق قەرزاری وڵاتێکی ئەقلیمی بووە بەڵێ ئەم وڵاتە ئەقلیمیە لەبەرەوەی ئەلسی ناتوانێت بکاتەوە نیانەتوانی بە دۆلار ئەم پارەی بنەوە بۆیە بە دینار پارەکە درایەوە بە وڵاتە دینارەکان لە ناو خۆی عراقا ئاگۆڕایە بۆیە 451 دلار لە ماوەی ئەو هەفتەیەکە ئەو قەرزانە درابووە دۆلار گەشتە 151 دلار بەس کە قەرزەکە تەواو بوو دۆلار هاتۆ بۆ 147 و 500 147 و 600 عراق بانکی مرکزی محافظی بانکی مرکزی جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئێمە نایەڵین لەوە زیاتر تەلاعوب بکە بەڵام من ئەوە ئەزانم کە لە هەر حاڵەتێکە قەرزی ئاوای تێبکەوێت کە پارەبەن بە شوێنێک بە دینار یا دینارێکی زۆر بخەنە ناو بازار دینارەکە بە دوای دۆلارە ئەگەڕێ بێگومان ئیتر کە بە دوای دۆلار ئەگەڕا دۆلارەکە وەختە تەڵەب لەسەری زۆرە بێ و بەس فەرقەکە کەمە بێ کەم و زۆرە بێ بریتە لەو کەمیەی کە ئیخەنە بازار ئەو دینارەی کە ئەخرێتە بازار مەترسی ئینهیارکردن و چوونە خوارد و 200 ئەوانە بە هیچ شێوەیە بانکی مرکزی ئێستا احتیاتی نەقدی 61 ملیار دۆلارە کە تەغتیەی ئەو مەبلەغەیە کاکە هەیە چونکە عێراق لە ئێستادا نزیکەی 76 تا 80 تریلیۆن دیناری هەیە ئەگەر 61 ملیار دۆلار بە 146 حسێ بکەی تەغتی ئەوە لە ڕاستیا و احتیاتە قانونیە کاکزانە زۆر کەس بە هەڵە لی تێگەیشتووە وازانەوە احتیاتە قانونی لە بەردەم بانکی مرکزیایە بە کەیف خۆی بیخاتە بازار نا ئەبێ عێراق چەندێک پارەی نەقدی هەیە ئەوەی دینارەکەی خۆی بە ئەندازەی ئەوە و ڕوبعەیەک
یعنی ئەگەر عراق تریلیۆنێکی هەیە ئەبێ باەی تریلیۆنێک و 250 میلیارد دلاری هەبێ ئەگینا ئینهیاری نەقدیەکە بۆی عراق بەردەوامە لەسەرەوەی تا احتیاطی نەقدی زیادکە لێدانی چاپی پارەی زیاترە باش ینی سەکەواتە خەڵک نەترسێلەوەی کە ئێستا بەتابەتی و چۆن ڕۆژە قسە هەبوو لەو ئەیان هێنا ئەمە لۆکاڵیەکانی مزاربینە تەمان کۆمەڵێک بزنسمان و ئەوانش زۆربیان حیزبین بۆ معلوماتی بەڕێز پارەیەکی باشیان لە بەردەسایە دەفاترێکی زۆریان لە دەرسایە تەوان لە بیدایەت لە ناو لیژنەی مالیە شتێکی هین هەبوو یانوت تا بەرپرسە سیاسیەکان دیناریان هەبوو دۆلاریانشکان بۆی دۆلاری ئێستا بەرپرسە سیاسیەکان بوونەتە خاوەندی دۆلار لەبەرەوەی دینارشکێنن بۆی سەرمایەکان لە هەموو حاڵەتەکە بەڵام هەزارێکە ترسی ئەوە نییە کە دۆلار لەو مەبلەغە زیاتر بڕوا مەسن تەسەور ناکەم قەت بێتە 160 هەرچەنە لەم ڕۆژانە من بەرپرسێکی بانکی مرکزیم بینی وتی لە ڕاستیا کە مناقەشە کراوە لە بانکی مرکزی من لەگەڵ 160,000 بووم بە مقابلی 100 دلار بەڵام ئەو بە پێویستی بێ بە بڕیار ناتوانن لانی کەم تا موازنەی داهاتوو ناتوانن هیچ جۆرە گۆڕانکارێکی تیا پار مانجی حەوت بوو یان هەشت بوو بێکەوە بەرنامەمان کرد لەگەڵ بەڕێستان وتم ئەو دوو سێ مانگەی ماوە وشکە بێ یان چۆنیە بێ بۆ خەڵک ئێستا دیسا مانجی حەوتە بە سوپاسەوە کە بە ڕێز لە کاتەوتم وشکە بێیانە وتت چەند مانگێکی بەو تعبیرەوتم ئەوە لە بیرمە زاکرم باشە تا ئێستا وتم سنینە عیجاف بالضبط ئەوەی کە ساڵی ئەبێ ئەوەی کە سەردەمی پێغەمبەر یوسف عەلەیهی وعەلا نەبیینە سەڵات وەسەلام ئێستاش من قەناعەتم وایە هەمان مەرحەلە ئەبێ بەڵام چۆنی لانی کەم ئەمەوەی قسێکی واقعی سەرگیرفانی موچەخۆر پێ بڵیت مەسەلەن ینی بازار کە باسی خەڵکە گەورەکە ناکەم ئەوان بۆ خۆیان ئەخرەمە لەوە چێت لێرەوە بڕۆمە بۆ هەرێم ئەڵێم بە بەڵێنەکانی حکوومەتی هەرێم هەڵمەخەڵەتێن هەرچی بەڵێنتان نەداتێت لە سانەوەی ئەسڵینی معاش و شتەکان یان لانی کەم هەزەیەکی اقتصادی لە عراقا لە هەرێمی بڕوان ناکەم هەزەی اقتصادی دروست بێ لە ئێستادا لانی کەم تا ساڵی 2025 کە زۆربەی کۆمپانیا عالەمیەکان بڕیاریەوەیان داوە ئیتر ئینتاجی سیاراتی بنزین نەکەن ئەو هەزەیە لە 25ەوە دەست پێەکە لە 25ەوە دەست پێەکە کەواتە تا 2020 لانی کەم ئەم شەژمانگە خەڵکی هەرێمی کوردستان شتێ معاشی ئەگاتێ ئەو شتێک کە ئەیفرۆشن تەمان هەرێمی کوردستان من تێناگەم بۆ ئێستا لێبڕینەکە کاکزانە هەرێمی کوردستان پێ ئەڵێ 200 میلیارم بداتێ عراق لێبڕین ناهێڵم ئەڵە کەم یەکەمەوە کەم یەکەم بەس من ئەڵێم هەرێمی کوردستان نزیکەی لە 170 تاوەکو 200 میلیارد بەس لە فەرقی عملەی ئیسفادەکە نەوتی نافرۆش بە دۆلار نافرۆشە بە دۆلار ئێستا دۆلارەکە بە چەندە گۆڕێتەوە ئەو کاتە بە 120 گۆڕیوە ئێستا بە 146 وانەیە گۆڕێتەوە بە 147 کەواتە هەر فەرقی عملەکە ئێستا قەرەبووی ئەو لێبڕینەی بۆ کاتە جگەلەوەی زەریبیان ماوەی کە لەسەرم کەناڵانش زەریبە هینەکەن لەسەر قسەی من و تۆ لەسەر لافیتە لەسەر تابلۆ لەسەر هەموو شتێک زەریبیان داناوە ئەی ئەم پارەی بۆ کوێچی لەگەڵ ئەوەشا چوارچەوەیەکی موازنەیان نییە کەوا تاوەکو بزانین ئەم پارەیە چۆن کۆکرێتەوە وە چۆن سەرفەکرێت کە ئەمە گەورەترین مخالفەی مالیە ئەم بەرپرسانەی هەرێم محاسبە ئەکرێن و محکەمە ئەکرێن لەسەری ڕۆژێک دێت زۆر باشە بەڵام ئەم شەژمانگە معاشە بێت باتەکیدی معاشە بێت بەڵام معاشەکە پێم وایە ئەزانی بینەرەکانی من بینەری موچەخۆرن و بازاڕە ئەو بەرنامەی کە کردمان لە چەند شوێن لە پشتەوەی خەیان گرتم کاکە بە مامۆستا ئەحمەد بڵێ بۆ جارێکی تر خەبەرێکی خۆش وتم کاکە مامۆستا ئەحمەد لە سەرچاوەوەی هێن من لە هەندێک برادەرمان هەن لە پەیام ئەڵێن مامۆساخ لە وا مەشهوری کە قەت خەبەری خۆشە پێ نییە وتم نامێ وەڵام من خەبەری واقعیمەوێ وتم من نامەوەکو حکوومەتی هەرێم وعدتان بەمێ و ڕاست دەرنەچێت ئەمەوێ ئەوەی واقع پێتان بڵێم جا ئەوە بێزراومەکە لای خەڵک یا خۆشەویستمەکە حەزەکەم خۆشەویستم کا بۆی بڵێ هەر لانی کەم ڕاستیەکانمان پێڵێت چکە من 7 ساڵە پەرلەمانتارم یەک شیعارم هەبووە نایەڵم ڕاستیەکانتان لێبشارنەوە ئێستا ژەڵم نایەڵم ڕاستیەکانتان لێ زۆر باشە لانی کەم ئەو هەزە ئابوووریەکە ڕوونادا هەزەی ئابووری ڕوونادا لەوانەیە خۆی ئێمە کێشەمان لە سیستەمی ئیدارەی ئەم وڵاتە هەیە ئەگینا ئەمانتوانی ئیستیسماری
ئەم کێشە ئابوووریە بکەین بۆ چاکسازی بۆ چاکسازی. بەڵام مشکلەی ئەوەیە کێ مەبەستەوە چاکسازی وەرگەڕێ بکات. ئایا وەزراعە و- هێزە سیاسیانەی پێگەنەری حکوومەت دەتوان چاکسازی بکەن من بە یەقین هەڵم ناتوان چاکسازی بکەن چکە کە چاکسازی بکەن چاکسازی ئەمان نەزانین بۆ بشبهێنن وەکو وایە کەسێک لەسەر دارێک بێ و دارەکە ببڕێتەوە ئەگەر حکوومەتی هەرێم چاکسازی کرد خۆیەکەوێت هێزە سیاسەکانی پێگەنەری حکوومەت چاکسازیان کرد خۆیان نەکەونە ئەرزوو. زۆر باش سپاس بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. بینەرانی خۆشەویست وەکو ئەوەی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید وتی لانی کەم خەبەری ناخۆشی ئابووری گەورە نیە بەو هیواین کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان و عێراق و خەڵکیش باشتر بێت پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ وەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.